سەرژمێری ئاشکرابوونی ژنی نهێنی و کاکە حەمە ئەم ماوەیە ترندی سۆشیال میدیا بوون. بۆچی هەموو بابەتەکان دوجار دەبنە جێگای گاڵتەوگە؟ بابەتی سەرژمێری، هەڵبژاردن، موچە هەموویان بوونەتە تەنزی سۆشیال میدیا. ڕاستە کاکە حەمە و کاکە عەبدوڵڵای برای ماوەیەکی باشە بوونەتە ترندی کەمێک جددی و بەشی زۆری گاڵتەوگەپەکان، بەڵام لەگەڵ ئەوەدا بابەتە جددی و استراتیژیەکانی وەکو هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان، کاندیدەکان و پرسی سەرژمێری گشتیش بوونەتە بابەتی گەپ یاخود توانجی خەڵکی لە سۆشیال میدیا و شەقامدا. خەڵکی بەگشتی و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو خۆیان دەڵێن بۆ تێپەڕاندنی ئەو دۆخە سەختە ئابووریە و کەمکردنەوەی کێبڕکەی نێوان لایەنە سیاسیەکان پەنا بۆ توانج و گاڵتە و گەپ. لەو پێناوەشدا دەست لە هیچ ناپارێزن، بۆیە بچووکترین هەڵە لەوەیە بە ئاسانی بتکاتە ترندی سۆشیال میدیا و دواتر لە شەقامەکان پێت بڵێن ئەها ئەوە کابرای گرتە ڤیدۆکەیە یان کابرای رادیۆکەیە. لە بابەتەکەی کاکە حەمەدا زۆر زیادەڕەوی کرا تا ئەوەی دەگوترا کاکە حەمە لە باخە هەنارەکانی گوڵەخانەوە هەڕەشەی بەکارهێنانی چەکی قەدەغەی کردووە لە دژی کاک عەبدوڵڵای برای، هەروەها دەگوترا هێزی دژە تیرۆر و کۆماندۆی شینی حیسکی جوڵە پێکردووە. هەموو ئەو لێدوانانە ترندی ئەم ماوەی هەردوو باڵە لە دووەکەی حسک بوو. ئەها مەبەستمان لە دوو باڵەکە واتە حسکە کۆنەکە کە ئێستا لای کاکە حەمەیە و تازەکەش کە هی کاکە عەبدوڵڵای برایەتی. ئەوە بابەتی هەڵبژاردنەکان هەر زۆر زیاتر ڕۆی ئەو کاندیدە داماوانە بوونەتە فلیمی ئەو تیکتۆکە و کرانە جێگای پێکەنین و تەنزی خەڵکی. سەرەتا گاڵتە لەگەڵ پۆستەر و لافیتەکان و وێنەکانیان و دواتریش لەگەڵ ئەو چەند دەنگەکەمەی هێنا بوویان دەکرا. مامە ڤاندام و کارەی بەرخەسپی و زانا هەولێری و کابرای تەکسی ژمارە 2 هەولێر زۆرترین تەنزیان لەسەر دروستکرا. شێرزاد عەبدولوهاب کە لای خەڵکی بە مامە ڤاندام ناسراوە زۆرترین فۆکسی لەسەر بوو. بەختی ناپوختی مامە ڤاندام هێنانی تەنها 300 دەنگ بوو. لە کاتێکدا ئەو دەیگوت تاقمێ قەنەفەی پەرلەمان دەهێنێت و سەرچاوی پەرلەمانتارەکانی دەسەڵات دەشکێنێت. مامە ڤاندام هەر باش ئێستا جارجار دەرەکەوێ ئەوە کارەی بەرخەسپی و کابرای تەکسی هەر دیار نەمان و وازیان لە تیکتۆک و تەکسیش هێنا. ئەوە بابەتی سەرژمێریەکە هەر باس ناکەم کە ئەو پرسە گرنگە هەر کراوەتە کلاوات و گاڵتەیەکی تەواو. جارێ ئەوانەی دوو ژنیان هەیەیان با بڵین خاوەن ژنە نهێنیەکان لە هەمووان زیاتر کراونەتە جێگەی گاڵتەوگە. کوردە خەریکی ئەو سەرژمێرم کاکە یەک ماڵ مادای خێرەوە قوربانمان تیمی سەرژمێری هاتیم بۆ تیمی سەرژمێری فەقیر نیم براشە کاکە تیمی سەرژمێری بە قوربانم یەک ماڵ باشە عالم فەقیر خۆمە سوالکردنیم. بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرترین ڤیدۆیان لەسەر ئەو پیاوانە کردووە کە ژنێکیان هەیە و دەڵێن قورتان بەسەر یەومول حسابی ئێوە ئەم سەرژمێریە و دەسەکەتان کەشف دەبێت. بابەتی تەنزامێز گاڵتەوگەپ و نوکتە و بە ترندکردن لە هەموو گەلوونەتەوەیە کە هەیە و سۆشیال میدیاش زیاتر پشکۆی ئەو گاڵتەوگەپەی گەشاندۆتەوە. بەڵام لە کوردستان کارگەیشتۆتە ئەوەی خەڵک بە ئاشکرا ناوێرن کاردانەیەک بنوێنن چونکە دەزانن هەر زوو دەبنە بابەتی گەرمی تیکتۆک و ڕیڵی فەیسبوک کە بە زمانە نافەرمیەکە ئەو دەستەواژە بەربڵاوە دەگەێنێت کە هەمووتان بیستوتانە. ئەویژەوەیە وریا بە نەبی تەمەزەی تیکتۆک با ماڵمان بە قوڕ نەگیرێکا عومەر.